پرۆژەکەی حکوومەت لە 100% بە بازرگانیکردنی کارەبایە هەموو فکرە و دیراسەکە لەسەر ئەمە ئەوەست ئەویشەوەیە وەکو کابراوتی وڵا ئەبێ مناڵەکەم بفرۆش دراوسەکان لێ کۆبوونەوە و کاکە چۆنە بێ مناڵەکەت بفرۆشی و نابێ و بێویژدانی و ئەوانە وتی خەمتان نەبێ نرخێکی لەسەردانیم کەس نەیکڕێ ڕێک کارەباشان وا لێ کردووە نرخێکی لەسەردانێن کەس نەتوانێ بەکاری بێنێ و ئەم کارەبایە ئەگەر بەراوردیکەین بە بژێوی ژیان ئاستی ژیان لە کوردستان و لە تەواوی دنیا کارەبای ئەم نرخانەی کە ئێستا هەن گرانترە لە کارەبای تەواوی دنیا یعنی هیچ وڵاتێکی دنیا نییە کارەبای هێندە گران بێ حکوومەت لەبری ئەوەی بێت ئەم تێچووی کارەبایە نیوەی بگرێتە ئەستۆ نیوەی هاوڵاتی بیا بۆ نمونە بە 20 دینار بە هاوڵاتی بفرۆشێتەوە یا هەر بە 18 دیناری کە ئێستا هەیە هاتووە نا بیری لەوە کردوتەوە ئەم نرخە زەربی 6کە بۆی کەس ناتوانێت کارەبا بەکاربێنێ بۆی ئەوانەی کە کارەباکەیان نەبووتە ئەم پرۆژەیە بزانن دۆخەکە چۆنە ئێستا ئەمە نمونەی دوو خێزانە لە سلێمانی وەسڵی دوو مانگیانە وەسڵەکان هی بەهارن کە لە بەهارە عادەتەن کارەبا زۆر بەکار نایە یا هێندە گەرمە پێنکەرەوە دوێنە دنیا هێندە ساردە ئاوی گەرم هیتەرت دوێ ئەم خێزانە زۆر بە ڕێکوپێکی کارەبایان سەرف کردو دەستیشان پێوە گرتووە 813 کیلۆواتیان بەکارهێناوە بۆ دوو مانگ لەو دوو مانگە 14000یان بۆ گەڕاوەتەوە 7000 بۆ مانگێک ئەوە کارەبای حکومی کە کیلۆواتی بە 18 دینارە ئەگەر پرۆژەکەی حکوومەت بگاتە ئەم ماڵە ڕێک لە هەمان وەرزی بەهارە بۆ هەمان بەکارهێنان ئەبێ ئەم خێزانە بۆ دوو مانگەکە 4000 دینار بدا بۆ یەک مانگ 47000 دینار بدا